كليرا او همو هاروی عزیزان و خوشویستان و همان هاودنگی خۆم دەبینم بەڕاستی هەموو کەسێک هەموو هاوڕێی جوان و هەموو کەسێکن کە غەدریان لێکراوە لە وڵاتەکەی خۆیان و سەری خۆیان هەڵگرتووە کۆچیان کردووە. بەڕاستی عزیزان و خۆشەویستان لێستا ئاگادارن کە وڵاتی تووشیا وڵاتی ئێران دوو وڵاتی فاشستی داگیرکردن ڕویان کردوتە وڵاتەکەی ئێمە و دایان هەیە وڵاتەکەی ئێمە داگیرکەن بەهۆی ئەوەی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی جوانتر بڵێن ئەو دوو حیزبە کە دانهەوێ هاوکاری ئەو دەسەڵاتە بکەن و بۆی کە بیان هەوێ وڵاتەکەی ئێمە داگیرکەن. بەڕاستی ئەمە لە ناخی دڵەوە پێمان ناخۆش و کە بۆ شێوازە مامەڵە لەگەڵ ئێمە دەکرێت بۆ شێوازە مامەڵە لەگەڵ گەلی کورد دەکرێت و لەلایەکی دریشەوە بەردەوام ئەوانە تۆپبارانی دەکەن و بەراوام بە درۆنەکان هێرش دەکەنە سەر ناوچەکەمان. ئێمە بەداخۆ پەژارێکی زۆرەوە بەڕاستی داکۆکی لە مافی خۆمان دەکەین و بەڕاستی ئەمە لەگەڵ ئەو زوم و ستەمەدانی نین. بەڕاستی بە هەر شێوەیە کە باسی کەین واس ناکەم کۆتایی بێت، بەڵام لێرە پێیان دەڵێن بڕوخێ دەسەڵاتی گەندەڵ بڕوخێ وڵاتێک کە فاشست بێت.